بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێ وێنەگرافی بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبین. کەسایەتی خۆشەویستی شاری سلێمانی و پەروەردەکار مامۆستا تریفە محەممەد عەبدوڵڵا ئەم هەفتەی میوانی بەرنمەی وێنەگرافیە. مامۆستا تریفە یەکێک لەو خانمانەیە کە ساڵانێکی زۆرە لە بواری پەروەردەکار دەکات، توانێتی لەو بوارە خزمەتی گەورە پێشکەش بکات، وەکو مامۆستا، وەکو یاریدەدەر، وەکو بەڕێوەبەری قوتابخانە، دواتریش وەکو بەڕێوەبەری پەروەردەی شارباژێر و دواتریش وەکو بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژهەڵات لە شاری سلێمانی خزمەتی گەورەی بە بواری پەروەردە و فێرکردن کردووە. هاوکات مامۆستا تریفە کچی یەکێک لە بنەماڵە دیار و دێرینەکانی شاری سلێمانیە، خاوەنی کۆمەڵێک وێنەی ئەرشیفی دەوڵەمەندی بنەماڵەکەیانە کە وێنەی زۆر دەگمەن و زۆر جوانی تایە. ئێمە هەوڵ دەدەین لەم بەرنامەی باز لە ئەزمون و کەسایەتی مامۆستا تریفە بکەین و هاوکات بچینەوە بۆ ئەو ئەرشیفەی بنەماڵەکەیان کە ساڵانێکی زۆرە پاراستوێتی. مامۆستا گیانم کاتت باش. ئەم کاتەی بەڕێستان باش بەخێربێن. چاومان ڕوون بوو. منی شەروەها زیاتر سوپاس دەکەم. دەستەکان خۆش بێ. ساڵانێک لە پەروەردەی ڕۆژهەڵات ڕۆژانە ئەمان بینیت، بەڵام بۆی خانە نشین بوونەوە ماوەیەکە لەوێ نەماویت، بەڕاستی بیرمانە کردی. چاومان ڕوون بوو. منی شەروەها سوپاس بۆ جەنابێت. سوپاس بۆ ئەم دەرفەتەی بەڕێزیشتان. زۆر سوپاس. سەرقاڵیشین مامۆستای سەر لە دوای خانە نشین و دیارە خانە نشینەکەتان لەپڕ بوو، ینی هێشتا توانا و وزەیەکی زۆرتان مابوو کە لەو بواری خۆتان کار بکەن، بەڵام بەداخەوە خانە نشین بوون. لە دوای ئەوە ئێستا زیاتر سەرقاڵیشیت. سەرەتا بە خێراتنتانەکەم بەخێربێن. سەر چاو گەورەتان کردم ئەمڕۆ، دڵخۆشتان کردم، بە دیداری بەڕێزتان شاد بوومەوە. وەکو سەرقاڵی خۆت ئەزانی دوای خانە نشین بوون هەمیشە پەیامی من بۆ خۆشم و بۆ هاوڕێیان و بۆ مامۆستایان ئەوەیە کە دانەبڕێن لە بواری پەروەردەیە بۆ دەوڵەمەندکردنی بیر و ڕاو و پلانەکان و داهاتووی پەروەردە و پێشکەوتنی پەروەردە لەگەڵ سەردەمی نوێیە. زیاتر خەریکی خوێندنەوەی با بڵێین پەرتووکە پەروەردەییەکانم کە کۆمەڵێک کتێبی زۆر زۆر باشم هەیە لە ئاستێکی بەرزان و هەروەها هی ئەم سەردەمەیە کە بتوانین لەگەڵ سەردەمی ئێستای خۆمان بگونجێنین. دواتر بە خۆشەویستی ماڵ و مناڵ و بەڕێستان ئەزانن ئەحفادیشم هەیە، دوو حەفیدی جوانم هەیە لەگەڵ جەنابتانە و هەروەها سەردانی هاوڕێیان و لە ناحیەی کۆمەڵایەتیەوە دانەبڕاوم لەگەڵ مامۆستایان. ئەتوانم بڵێم هەفتانە هەر هەفتەی لەگەڵ کۆمەڵێ مامۆستای جوان و ئازیز و دڵسۆزی ئەم شارە کۆ ئەبمەوە و بیر و ڕائاڵ و گۆڕەکەین و هەمیشە یعنی هەوڵی ئەوە ئەم کە پشت و پەنایان بم، من کەڵک لەوان وەربگرم لە ئێستاە لە پەروەردەیە چی ئەگوزارێ و ئەوانیشی سوود لە ئەزمموی دوور و درۆژی جەنابەت وەربن کە بەڕاستی زەڕورە. مامۆستا من پێم خۆشە لە بنەماڵی ئێوە دەست پێ بکەین و بەتایبەتی لە جەنابی باوکێت کە یەکێک بوو لە کەسایەتی دیارەکانی سلێمانی. ئەمە وێنەیەکی باوکتە حاجی محەممەد یان پیانە تۆ حاجی محەممەدی سەرەتا هەر کاک محەمەی سەیدەلیان پێ ئەوت، بەستر لەم ئەخیرەیە حەجی کرد دوای بوو بە حاجی. بەڵێ ئەمە وێنەیەکی باوکتە. بەڵێ دیارە زۆر کەشخە و هین بووە سەردەمی جاران لە وێنەکانە زۆر دیارە، زۆر احتیمامی بەخۆیاوە. پێم خۆشە خۆت باسێکی باوکتم بۆ بکەی. باوکی ئازیزم طبعاً سەرەتا وەکو با بڵێین وەکو خوێنکار دەرچووی معهەدی سەحەی عالی بەغا بووە. ئەو کاتە پیانوتووە معهەدی سەحەی عالی لە بواری دەرمانسازی، ئەواتە بەشی دەرمانسازیەکەی ئیشی تیا کردو و خەریجی ئەوەیە، ئەنی دەرچووی ئەوەیە. لە بەغدا خوێندنی تەواو کردووە. دوای تەواوکردنی خوێندنی لە بەغا گەڕاوەتەوە بۆ سلەیمانی. یەکەم دامەزراندنی لە شاری ڕانیە بووە، لە ڕانیە وەکو دەرمانساز. بەڵێ ئیتر دوای ئەوە هاتۆتەوە بۆ سلەیمانی، دایکمی خواستووە و خێزانیان پێکهێناوە و منیش کچی گەورەی باوکمم، یعنی منداڵی یەکەم. ئێمە 6 خوشکین، یەک برامان هەیە. درێژ من خۆشبی لەگەڵ جەنابت. باوکت تەسەوڕەکەم لە پەنجاکان لەوێ بوو بێ لە بەغا.
لە پەنجاکان خوێندنی تاوا کردەوە بەڵێ ینی لە پەنجاکان چوبی بۆ بەغا و دەرمانسازی خوێنی بێ بەڵێ دوای کێتەوە بۆ سلێمانی دیارە باو کرد لە زۆر شوێن لێرە کاری کردەوە زۆر ڕۆڵی هەبوو لە بواری دەرمانسازی لەو ساڵانە لە شاری سلێمانی پێم خۆشە هەندێک وێنەی ئەرشیفی واوکتمان لەلایە کە بەڕاستی وێنەی گرنگن پیشانی بین ئەم وێنەی ساڵی 1950 لە بەغا گیراوە بەڵێ ئەمە پێیوتین ئەمە قشڵەیە ئەو خۆی زیاتر منطقەکان شارەزا بۆ بەڕاستی لەگەڵ خوێنکارانی هاوڕێە کە کاتێک سەرقاڵی خوێندن بوون زۆر گرنگی داوە بە ئیشەکەی بەڕاستی ئەتوانم بڵێم چەند نەخۆشخانە لە سلەیمانی لە ساڵی 60ەکانە کە دامەزراوە دەرمانخانەکەیان یاوەتە دەست باوکم چونکە شارەزایەکی ئێجگار زۆری هەبووە لە تێکەڵکردنی دەرمان ئەو کاتە دەرمان وەک ئێستا نەبووە لە وێنەکانی شادیارە لە شوشە و بوتڵە هاتووە زانیویانە چی تێکەڵی چی بکەن بۆ چ نەخۆشیەک باشە لەبەرەوە باوکم شارەزایەکی زۆر زۆری هەبووە هەرکە نەخۆشخانەیەکی تازە کراوەتەوە بردویانە بۆ سەرەتا لە خەستخانەی شیرەکە بووە لەوێ کاری کردووە دواتر دوای شیرەکە خەستەخانەی سنگەکە کرایەوە سەدریان پێوە دواتە ئەوانی کە نەخۆشی سنگیان هەیە بەڵێ ئەنجا چوو ئەوێ و دەرمانخانەکەی ئەوەی بەدەستەوە بوو دایم کە سەردانمانە کرد خەریکی تێکەڵکردنی دەرمان بوو ئەو کاتە دەرمانەکان لە بوتڵی شوشەی هەر ئەوە نەبوو مەسەلەن دەرمان بێنن لە دەرەوە و بیفرۆشن خۆیان دەرمانیان دروست نەخێر خۆیان ئەیانگرتەوە و زۆر زۆر نەخۆشی ئەتوانم بڵێم کۆمەڵێک کەس کە من لە یادمە یعنی من لە سەرەتایی بووم نەخۆشی سیل هەبوو ئەو کاتە هەبوو لە ناو مەڵگای کوردەواریە زۆر کەسی بەو دەرمانانە چاکردوێتەوە هەتاکو ئێستش کە ئێمە ئەبینن بەڕاستی سوپاس گوزارن ئەڵێن ئێمە سەردەستی باوکەی چاک بووینەتەوانێ تەمەەن درێژ بێ جناوی باوکت ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە زۆر سوپاس ئەمە ژوێنێکی ئەمە کاتی تەلەبایەتیەتی بەڵێ لە بەغا کە لە مەعهەد بووە خوێندویانە وێنێکی زۆر جوانە بەڵێ ئەم وێنەیەش 5/6/1961 هەر لەو پەیمانگەیە گیراوە دیارە بەڵێ کۆمەڵک سوڵەتیان لە پشتەکەی نووسی من نایخوێنمەوە بەڵام وێنێکی زۆر جوانە بەڕاستی خۆی و هاوڕێکانین ئەمەش هەر مەعهەدەکەیە کە یان باوم تەخەڕوجیان کردووە بەڵێ دەرمانەکان ئەبینی هەمووی لە شوشەیە شوشەی گەورە گەورەیە دوای خۆیان فێریان کردوون چۆن تێکەڵیەکەن تا ئێستش یعنی سپاس بۆ خوا کە لە ژیانان ماوە زۆری ئەو شتانی هەر لە یاد ماوە و بۆمان باسەکە هەموو جارێک کامیان ئەوە مامۆستا ئەمە باوکمە ئەوەی پێشەوە ناوەڕاست بەڵێ ئەمە باوکمە تەمەەن درێژ بێ ئەم وێنەیەش دیارە وێنەیە یەکێک لە دەرمانخانەکانی خستەخانەکانی سلێمانیە ئەوە کوێ مامۆستا بەڵێ ئەمە سنگەکەیە سنگەکەی واتە سەدریان پێوت ئەها لێرەش دەرمانەکان شاهێدە کە هەموو لە بوتڵی گەورە گەورەیە بووە و باوکمە کە دانیشتووە بەڵێ لەگەڵ کاکفەتاحیشی لەگەڵا بوو ئەو کاتە و حاجی عەلی ئەوانیش هەمووی دەرمانسازێکی زیرەک بوون بەڕاستی دوای خەستەخانەی سنگەکە ئەنجا کە تعلیمیەکە واتە فێرکاریەکە کە کرایەوە ئەنجا لە سنگەکەەوە بردیان بۆ فێرکاری زۆر ڕاست ئەم وێنەیەش پێم وابێ بە وێنەکە لە خستەخانەی شیرەکە ئەچێ نازانم ئەمە شیرەکەیە سەرەتا لە شیرەکە سابونکەران بەڵێ دوایی بۆ سنگەکە ئەنجا بۆ فێرکاریەکە ئەنجا دواتر عەیاداتی شەعبی کرایەوە ئەوە باوکم ئەم شەو بیری خستمەوتی عەیادە شەعبیەکانی لەبیر نەماوە کە لە سەردەستی منە عەیادەی شەعبی کرایەوە پیانەوت عەیادەی شەعبی لە بەشی عەسکەری لە بەغاوە بانگیان کردن دەرمانیان نایە کە عەیادەیەک بکاتەوە دوای دەوام بەڵام هی حکومی بوو عەیادەکە دەرمانی بە پارێکی زۆر زۆر ڕەمزی ئەیا بە نەخۆش ئەوە هەتا شەو درەنگ ئیشیانە کرد باوکت ینی دەرمانخانی خۆی دانەنا هەر لە حکوومەکان هەر لە حکوومیە بوو ئەم وێنەیە شەریکێک لە خستەخانەکانە ئەمەش هەر سنگەکەیە لێرە دیارە بینایی دواوە کوێ ئەو بینایە خستەخانەی فێرکاریە ئێستا لە کاتی دروستکردنیایەتی بەڵێ ترکە تەواوە بێ باوکمە بن بۆ ئەوێ
ئەمە لە خەستەخانەی سنگەکە و گیرەوە لەم بەرەوە بەڵێ 15 ساڵێکیش لەوێ ئەمێنێتەوە ئەنجا دوایی ئەچێ بۆ دوای نیوەڕوان ئەچوو بۆ عیادەی شعبی وەکو باسیە ینی و پێیان ئەوت دواتر ئەنجا ئەچێتە ئیستیشاریەکە خزمەتی زۆری کردووە زۆر جێگا دەستی دیارە خزمەتی کەرتی تەندروستی کردووە ڕێز و خۆشویستیمان بۆ جەنابی باوکت هەیە تەمەند درێژ بێ لێرەوە بەڕاستی خزمەتی گەوری پێشکەش کردووە لەو بوارە ئەنجا با بینە سەر تۆ باوکت بێکەوە و بنە ماڵە و دایکت و خوشک و براکانت ئەم وێنەیەم بەلاوە وێنەیەکی زۆر جوانە مامۆستا وێنەیەکی باوکتە ئەوش تۆی لە تەنیشتیەوە باوکم کەسایەتێکی زۆر بەهێزی هەبوو ئیتر لە شێوازی ستایلی ژیانی و خۆگۆڕین و هەر بەجلو بەرگوش ستایلیا دیارە خۆشەویستی بۆ کار و بۆ ئیشەکەی و بۆ پیشەکەی و وێنەکان بۆ خۆیان ئەدوێن ئێمە هەمیشە یعنی بە شەرم و بە حەزەر و بە ڕێزەوە سەیرمانە کرد هەرچەنە بۆ خۆی باوکێکی زۆر حەنون و بەسۆز و بەڕەحم بوو بۆمان ئیتر یعنی من پەیوەندێکی زۆر قوڵ و خۆشەویستیم هەبوو بە تایبەتی لەگەڵ باوکمە هەمیشە هانی ئەیام بۆ هەموو با بڵێن بوارێک کە ئافرەت تایە سەرکەوتوو بێ هەمیشە پشت و پەنام بووە پێ یوتوب نەترسی بۆ ئەوە بڕۆ بۆ ئەوە ئەوواکەی دەسێ خۆش بێ ئاوە یعنی بەڕاستی ئەوەی کە من توانیم ئەو خزمەتەی پەروەردە بکەم بە دڵسۆزی لە باوکمەوە فێر بوو ئەمە ژوێنێکی جەنابی دایکی ئازیزمە بەڵێ کە ئەویش هەمیشە خەریکی خزمەتکردنی ئێمە بوو هەرچەنە سوهەیلە بەڵێ ئافرەتێکی خوێندەوار و ئەتوانم بڵێم ئەو کاتە لە دوی ناوەندی بووە بەڵامی تر کە ئێمە لە دایک بوون باوکم حەزی کردووە گرنگی زیاتر بە ئێمە ئەگینا ئەیتوانی هەر ئەو کاتە چونکە شەهادەی هەبوو بەڕاستی ئەو کاتە شەهادە زۆر ینی بەدەگمەن پۆلی سێ ناوەندی تەواوە کرا دایکم تا دوی ناوەندی خوێندووە ڕێز و خۆشویستیمان بۆ هەیە تەمەند درێژ بن ئەمێ نێ ژوێنێکی زۆر جوانە مامۆستا هیچێک لەو مناڵانە تویت ئەوە منم کامیانەوەی کە بە باشی باوکتەوەی بەڵێ خۆش دایکمە خۆش پورمە لە دوا سێرە حەزی کردێ دەرچی وێنێکی زۆر جوانە بەڕاستی تەسەورەکەمەوە سەرەتای شەستەکان بێ بەڵێ وێنێکی خێزانی ئێوەیە و ینی ئەم وێنێ شەر وێنێکی خێزانی ئێوەیە لەسەر بەنداوی دوکان گیراوە بەڵێ ئەمە من و نەبەزی برامین هەر ئەو برایم هەیە کە ئەمە منم هەر بە باوشی باوکمەوەم ئەوەش نەبەزی برامە بە باوەشی دایکمەوەی سەردانی باوکم زوو ئەیبردین بۆ دوکان ئەو کاتە وێنەیەکی جوانە و سەیرانی خێزانی و ساڵانی مامۆستا بەبەختی تۆ یەکێکی لەو مناڵانەی کە ڕسم زۆرە بە مناڵی یعنی لە پچووکیەوە هەتا زۆر کەزانی ڕسمی مناڵی نەماوە ئەو بەختەی نیە زۆر خۆش ڕسمی مناڵ زۆر گرنگی بە خێزانەکەی و بە ئێستا تەکنەلۆژیە تازەیە هاتووە توانانی ئەو ڕسمانە هەمووی چاکەیتەوە بیان خەیتەوە جوڵە و مناڵی خۆت ببینی ئەمە هەر خانووی ئیدارە محەلیە باخەکەمانە ئەم سیانە هەرسێکیان خوشک من ئەم یەکیان بە باوشی باوکمەوەی بەڵام بەداخەوە هەرسێکیان ئێستا لە دەرەوەی وڵات ئەژین بەڵێ ئەمەش خۆمم لەگەڵیانە سوپاسدانەکەی ئەم وێنێژ وێنێکی مناڵیە پێما بەوەی کە بە پێ وەستاوە ئەو کچی ئەم سەری ئەم سەر تۆ بیت ئەمە منم اینجا باوکم وتی بە پێچەوانەوە بۆستن ئێستاش لە یادمە چووکەکە با بچێتە سەرەوە ئاوا بۆ خوارەوە ئەمە منم ئەمە براکەمە کاک نەبەز ئەمەش هەیفا وەفای خوشک من کە ئێستا لە دەرەوەی وڵات ئەژین تەمەند درێژ بن زۆر سوپاس ئەم وێنەیەشم پێخۆشە پیشانی بم ئەم خانمانە بەجلی کوردیەوە و پێما بێمە هەر خانوە کۆنەکەی خۆتان ئەمە ئیدارە محەلیە بەردەمی دەرگاکەیە ساڵان زوو بەفر زۆرە باری اینجا ئەوەی خۆش بوو ئەم ژوورەمان لەسەر کۆڵان پەنجەرەی جاران لەسەر کۆڵان ئەمە میوان پورەکان من هاتوون بە میوانیمان بەفرێکی ئەجگار زۆر باریوە تەسەور کە تا لای پەنجەرەکە بەفر ئەهات یعنی تەسەوەرێکمە ئەمساوە ساڵی چەند بێ ئەو بەفرە زۆرە لەو چێ هەفتاکان بەڵێ بەڵام قەتیش نەبووە مەکتەب بۆستێت لەو بەفرێاو کە سیارە نەبوو ئەوە سیارە هەبووە یعنی بەداخەوەسە تۆزێ بارانە بارێ مەکتەبەکە ڕائەگرن بەڵێ ئەم وێنێش
پێخۆشە پیشان بەم وێنەی دوکانی کۆنە و کەڵەکەکانی جاران بڵێ ناڵێ باوکم هەموو زوو ئەی بردین بۆ سەیران بۆ دوکان تر هەر ئەوە هەبوو وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی کەڵک ئەو کاتە دروستیانە کرد ئاخیرانەش مابوو مامۆزە تا سەرەتای 2000ەکانەوەش کەڵەکانە مابوون بەڵێ وێنەیەکی جوانە ئەم وێنێش مامۆستا هەر وێنێکی بە دایکتە سەیرانە بڵێ ئەوە دایکمە ئەوانەی تر ئەوەش براکەمە و ئەوەش ئەو خوشکەمە کە ئێستا لە وڵاتی نەرویجەژی وێنەیەکی جوانە مامۆستا لە دوایەوەی کە قوتابخانەی گوڵاڵە تەواوەکەی بەڵێ لە سەرەتایی دواتر چیتە شوێ بۆ ناوەندی چوومە قوتابخانەی ناوەندی ژینی کچان دواتریش دوای شەر لە مەڵکەنی بوو شەر لەوێ لە دوای ئەوە چوویتە ئامادەی سلەیمانی کچان بەڵێ ئێمە لە مەڵکەنی ماڵمان گواستەوە چوین بۆ ڕزگاری دوای ئەچین لەسەر ئەو قۆناغە لەوێ مامەوانی پێم خۆش ئەم وێنەی پیشان بە مامۆستا وێنێکی زۆر کۆنی تۆیە قوتابخانەی پۆلیەکە کە وتیان ئەیانوت ئەوێ بە جلی مەکتەبەوە ڕەسم بگرن و بیهێنن بۆ قەیدی عامی تەلەبە هەیە جەنابتان ئەزانن ئەمە بۆ بە قەیدی عامە بکەمەوەیە لە مەکتەبی گوڵاڵە پۆلی مامۆستا ئێستا سجل و تۆماری ئەو مەکتەبە کەوتۆتە کوێوە ڕەنگە لە ئەرشیفی پەروەردەبێت بەڵێ چونکە ئەو مەکتەبە لێستا لەو قوتابخانە کۆنانە بۆ نمونە قوتابخانەی فەیسەڵی کۆن کە ڕوخانیوانە ئێستا ئەرشیف و قەیدەکانی لە مەکتەبی پێشکەوتنە لە توی مەلیک جاروای ناوی مەکتەبەکە گۆڕاوە قەیدەکانی ئەمێنێت ئەم وێنێش مامۆستا وێنێکی جوانە ماشەڵڵا بەفرێکی زۆر باری و ئەوەنە بەفرباری و نازانی شوێنەکە کوێیە ئەمە برایم پاشایە بەردەمی مەکتەبی گۆیژەیە کە ئێستا نەکرابوو ئەو کاتە گۆیژەی ئێستا برایم پاشایە هەر سەر و ئیدارە مەحەلی کە ئەڕۆشتین ئەو منتیقی هەمووی بەس مامەیاری لێبوو زوو ئەشتوین بۆ سەیران بۆ گردی مامەیارە ئەمە جادەی برایم پاشایە ئەتوانم بڵێ نیو مەتر بەفرباری بوو ئیتر واوکم هەر چوارمانی برد ڕسممان کرد لەناو ئەو بەفرەیە وێنێکی زۆر جوانە بەڕاستی یادگارێکی زۆر جوانی ئەو ساڵانەیە ئەم وێنێش وێنەی سەیرانێکی خێزانیە ئەوانە کێن مامۆستا ئەمە دایکمە من و دایکم جلی کوردیمان لە برایە ئەمانەش هەر دراوسێمان بوون لە عقاری ڕەفیقی باوکم بوون با بڵین ماڵی کاک داود و ئەوان ئەهاتن بەیەکەوە سەیرانمانە کرد ئەمە ئەم سەیرانە ئەبینی ئەوان هەموو جلی مۆدە و بەڵام ئێمە هەر حەزمان لە جلی کوردیمان لەبەرە مامۆستا ئەو ساڵانی کە لە ئامادەی سلێمانی بوو چێ لێ بەڕێوەبەر بوو سەردەمی لە پێشە سدگێلاس بوو دوای سدگێلاس سنەزیرە بوو ساڵانی کە تۆ لێوە بووی سنەزیرە جەلال بوو بەڵێ ئەم وێنەیە پۆلی شەشە کاکاتە 12 ئێستا ساڵی 1970 لە ئامادەی سلێمانی بڵێ ئەمە خۆم و هاوڕێکان نین کە تاکو ئێستا پەیوەندی ماوە لەگەڵیانە چونکە بەڕاستی یعنی هاوڕێتی ئەو کاتە زۆر جیاواز بوو لەگەڵ هاوڕێتی ئێستاە لەسەر بنەمای خۆشەویستی و کەڵگەیاندن بە یەکتری و پشتگیری یەکتری و بە تایبەتیش لەو سەردەمانەیە بۆ ئەمەنە یەکتریمان خۆشەویست چونکە هەموو میلەتی کورد یەکخەمی هەبوو دایم ئەترساین لە حکوومەتی بەعز دایم زوو ئەهاتن بۆمان بۆ عدادیەکە ئەیان بیست کە مزاهرەیە واتە خۆپیشاندانە یا شتێ ئیتر مامۆستاکان هەمیشە پشتیوانمان بوون ئەبینی لێرەیە زۆر بەمان جلمان ڕەشە هەر ڕۆژێک ناخۆشێک بەسەر ئەم شارەیە بەهاتایە هەمومان بەجلی ڕەشەوە چوین بۆ مەکتەب لەبەرەوە ئەم هاوڕێتیانم زۆر لا پیرۆزە تاکو ئێستا پەیوەندی ماوە لەگەڵ هەمویانە تەمەند درێژ من ئامادەی سلێمانی کێک لەو ئامادەنی کە لەو ساڵانە ڕۆڵی هەبوو بەڕاستی لە زۆر بووە هەم لەو بواری کە جەنابەت باسر کرد وەکو خۆپیشاندان وەکو هەڵوێست یەکەم تیپی مۆسیقای کچانیش مەسەلەن لەوێ بوون کە هاوکاری مامۆستا خالی سەرکار کە و ساڵانە لە چالاکی قوتابخانەکان بۆ ینی ئیشی گەورەیان کردووە بەڕاستی ئەم وێنێشەر سلەیمانی کچانە تۆ لەگەڵ
هاوڕێکانتای ئەمەش پێم خۆشە پیشانی مامۆستا ئەمە پێما بێت دەفتەر نفوسی لیوای سلێمانی بەڵێ ئەمە دەفتەر نفوسی خۆتە بەڵێ خۆمە ئەمەش ڕسمەکەیەتی وێنەکەیەتی بێرە ئاوەی بەڵێ وێنەیەکی جوانە و تاریخەکەی 60 ئەمە کە دەرهاتووە 16 بەڵام ویلادەکە واتە لە دایکبوونەکە ئەمە چواردەیەکی 64 ئەم کاتە دۆکمنتێکی جوانە تا ئێستا پاراسوتە دەفتەر نفوسی ئەو ساڵانە مامۆستا لە دوای ئامادەی سلێمانی لە هەشتاکان کە ئامادەی تەواوی بڕیار بچی بۆ زانکۆی بەغدا بخوێنی یعنی لەو ساڵانە بە تەنیا وەکو خۆت چۆن بڕیارتدا بچی بۆ زانکۆی بەغدا خواستی خۆت بوو تووشی گرفت نەبووی و لێوێ چوتێتە کۆلێژی کارژێڕی و ئابووری بەشی ئابووری چۆن ئەوێشت هەڵبژارد یەکەم ساڵ کە دەرچوین لە پۆلی 12 با بڵێن من لە قانونی هەولێری شوەی گیرم ئەو ساڵە یەکەم ساڵ بوو کۆلیژی قانون و یاسا کرابەوە لە هەولێر ئیتر وەزع زۆر ناخۆش بوو کچ ئەگیرە تەلەبە ئەگیرە مزاهرە ئەبوو تر باوکم تۆزێک خۆ دەزانی لەسەر ئافرەت ئەی و کوڕ بگیری قیناکە بەس نابێ ئافرەت تۆزێ بەغا ئاستێکی بەرزی هەبوو ینی ئەوە لە ئاستی زانکۆکانە ئاستێکی بەرزی هەبوو و تا ڕادەیەک بێدەنگتر بوو ینی بێدەنگتر بوو بۆ خوێندن و بەنسبەتی کچانەوە هەرچەنە لەوێش هەر بەعسیەکان دایم دەور و خولیان ئەیاین بەڵام ئێمەی کورد سوپاس بۆ خۆ ئەمەنە یەکگرتوو بووین لەوێ هەمیشە وێنەکان خۆی دیارە ئەگەر سەیری بکەی کۆمەڵێ کورد بووین بەیەکەوە هەمیشە ئاگامان لە یەک بوو ئەگەر شتێک بوایە پشتیوانی یەکتر بووین خەتەریەک هەبووە لەسەر یەکێکمان خێرا ئاگاداری یەکتریمانە کرد زەمنێکی زۆر خۆش بوو و بەڕاستی زانکۆی بەغاش ئاستێکی زۆر بەرزی هەبوو زۆر تۆ لە 84 85 چیتە ئەوێت تا 88 بەڵێ ئەمە وێنەی ئەو ساڵانەتە کە لە زانکۆی بەغدا بڵێ ئەمە یەکێکە لە مامۆستا ئەتوان بڵێم پرۆفیسۆرەکانی عێراق کە پرۆگرامی اقتصاد خۆی داینابوو دوو مامۆستامان هەبوو خەزعەل جاسم و خەزعەل بێرمانی کە ئەوان پرۆگرامی هەموو عێراق ئەوان دایان نابوو کەڵکێکی زۆرمان لێ وەرگرتن بەڕاستی ئەو کوڕانش هەمووی خەڵکی سلێمانی بوون لەگەڵمانە ئەم وێنەیەش هەر وێنێکی زانکۆیە دیارە کۆمەڵک تەلەڤیزیۆنتان لەگەڵ زانکۆکانی بەغدا یانی جگە لە کورد با بڵێن لە دەرەوەش خوێندکارایانتر بۆی هاتووە بەڵێ ئەمانە خەڵکی تشاد و سوودان و ئەتوان بڵێم فەڵەستین و لە زۆر شوێنەوە ئەهاتن کوردیان زۆر خۆشەویست ئێمەش هەمیشە یعنی معجب بوون بە بیرۆکەی کورد و بە زمان و بە هێمنی و لەسەر خۆی ئێمە و چوونمان بۆ مەکتەبە هەموو کادەیانوت بۆچی کوردەکان دایم لە کتێبخانە دانیشتون یا کە مەعرەز یەگەکرێتەوە لە بەغا پێش هەمووی کوردەکان ڕائەکە ئەچێ بۆ مەعرەز بۆ ئەوانی تروانین ئیتر یعنی حەزیانە کرد لە ژیانی ئێمە و لە کللتوری ئێمە شارەزابن ئێمەش ڕێزمان لێ ئەگرتن و بیر و ڕامان لەگەڵا ئەگۆڕینەوە بەڕاستی بەڵێ ئەوانە خەڵکی ئێرەنی ئەم وێنێش دەگەڵێکێک لە مامۆستاکانی ئەو ساڵانەتە ئەوە چێ مامۆستا دکتۆر خەزعەل بێرمانیە ئەویش هەریەکێکە لە دامەزرێنەری پرۆگرامی ئابووری عێراق بەڕاستی یعنی ئەو کاتە هەموو دەسەڵاتی عێراق حسابی بۆ ئەم ئوستازانەی ئێمە کرد یعنی زۆر زانکۆکانی بەغدا پزیشک و مامۆستا و پرۆفیسۆری گەورەی تیا بوو بەڵێ زۆر ڕاست ئەم وێنێ ژەر وێنێکی و ساڵانەیە بەڵام لە داخلیە بەڵێ 4 ساڵ لە داخلی بوویت لێ مامۆستا 4 ساڵ لە داخلی بووم ئەمانش هاوڕێکان من کە تاکو ئێستا پەیوەندیم لەگەڵیان ناماوە بەڵام بەداخەوە تەنها یەکێکیان لێرە ئەژی ئەوانی تریان هەموو ڕۆشتون هەموو خەریجی کولیەش بوون ڕۆشتن بۆ دەرەوەی وڵات ئەم وێنێش ساڵی 1985 جەدارە قۆناغی یەکەمی زانکۆ بووی لە بەجلی کوردیەوە
لە عشتار هەڵەپەڕن ئەوە چه مناسبە؟ وڵی ئەوە سەفری کوردەکان بوو خۆتە زانی تر کورد هەڵپەڕکێ هەمیشە کە ئەچین بۆ سەفرە جیا ئەبووینەوە خۆمانە گۆڕی و جلی کوردیمانە بردو لەوێ هەڵپەرکێکی کوردیمان پێشکەشەکەی تر سەرنجی هەمووی ڕاکێشا بەڕاستی ئەمە بەڵێ عشتارە ئەچین بۆ شوێنە ئەسەریەکان و لەوێ کاتمانە بردەسەر وێنێکی زۆر جوان ئەمە شەر ئێوەن بەجلی کوردیەوە ئەمە چوین بۆ سەدەی هەندیە لەوێ هەمومان کچان بەجلی کوردیەوە دهۆکی تایە هەولێری تایە کەرکووکی تایە سلەیمانی تایە خانەخینی تایە هەمومان لەوێ هەموو باوەڕ بێ یەک دڵ و یەک ڕۆح و یەک گیان بووین ڕۆحمان بەسەر سەری یەکەوە دەرەچوو ئاوا بووین ئەم وێنەیە وێنێکی کافتریای ئەو ساڵانەی زانکۆیە بەڵام ئەوەی یعنی زۆربەی بیپسی کۆلا و کۆکاکۆلای ئەو ساڵانە هەبوو لە شوشەیە زۆربەی زۆری ئەوە ئەمە پیانەوت ئەوان پیانەوت نادی کولیە یعنی واتە فرۆژگا حانوتی ئێستاە لەوێ دائنیشتین و ئەوتە هەر هەمووی کوردن هەمووی بەیەکەوە دانیشتین هەموو جاریانوت ئەکرات هەمووی بەیەکەوە خۆی جێ ئەکاتەوە بۆ تێکەڵی ئێمە نابن ئەم وێنێش دیارە وێنەکان زۆر زۆر ئەم وێنێش وێنێکی تۆ هاوڕەکان ئەمە بەیانی زوو کە ئەگەینە بەردەمی کولیە هەر من و هەر چوار هاوڕێکەمین وەکوتم ئەمسیانە لە دەروی وڵاتە ژین ئەمە ئاڵاخانە ئەمەش ئاوازخانە ئەمە شەونمخانە ئەمەش مامۆستاشیرینە ئێستا بەس مامۆستاشیرین لێرە ماوە ئەو سەریش ئەوش خۆم ئەم وێنەیە ناو حەوشەی زانکۆیە بەڵام تۆ جلی ڕەشت لەبەر کردەوە تا ڕادێکیش خەمباری مێژووی ئەو وێنەیەکی مامۆستا ئەمە ئەو کاتەیە کە بیستمان کە هەڵەبجە کیمیایی پیاکراوە هەرچەنە ئێمە نەیانە هێشت هیچ جۆرە جلێک لەبەرکەین لە جلیزەی موحەدی کولیە زیاتر بەڵام هەر چۆنێک بێ بە تەنانەت کوڕەکانیش بەس بەداخەوە ئەو ڕسمەم لا نییە کوڕەکانیش هەموو قەمیسی ڕەشیان لەبەر کرد اینجا ئەو مامۆستایانە کە باسم کردن ئێستا زۆر زۆر کوردیان خۆشەویست بەبێ ئەوەی یعنی بەعسیەکان بزانن ئێمەیان بانگە کرد بۆ ژوورەکەی خۆیان ئەیانوت ڕاستە ئەڵێن کیمیایی کراوە بە هەڵەبجەیە ئێمە ژەمانوت بە دڵنیاییەوە ئێمە بۆ جلی ڕەشمان لەبەرایە بەڵام بەعسیەکان ئەیان زانی دەور و خولیانیان مثلا منەموت کەسێکم مردووە بۆیە جلی ڕەشم لەبەرایە بڵێ نەیانە هێشت بەداخەوە بۆ ئەو ڕۆژگارانە ئەم وێنێش ساڵی 1966 بەڵام مێژوویکی ناخۆشی هێلای تو ئەمە زۆر زۆر ئەمە ئەم هاوڕێیانەمان یەکێک لەمانە ئەم کچە خەڵکی کەرکووک بوو ئەمەش خەڵکی هەڵەبجەیە کاک ڕزگارە ئەمەش خۆمم ئەمەش ئاوازخانی ڕەفیقمە ئێستا لە وڵاتی ئەڵمانیا ئەژی ئەم هاوڕێیەمان کاکە بەختیاری ناوبوو شەید بەختیاری ئەو سەری ئەو سەرکە دانیشتووە بەداخەوە ئەمە ئاخر وێنە بوو گرتی لەگەڵمانە ئەو تەنزیمی ناوشار بوو لە بەشی ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کاری ئەکرد هەموو جارێ کۆمەڵێ وەرەقە و بەیاناتی پێبوو ئەیا بە ئێمەیوت ئێوە لە ڕێگا کچن تەفتیشی ئێوە ناکەن بۆم شارنەوە تا ئەگەینە بەغا باوەڕە بێ ئەو کاتە ئەو کوڕە لەوێ ئیشی ڕێخستنەکانی ئەکرد کە هاتینەوە خواحافیزی لێ کردین هەتا لە پاسەکەەوە دەستی هێنا ژوورەوە وتی نەکوونەتان بینمەوە ئێمەش یعنی سیرمان لێ هاتومان بەختیار بۆچی وایوت بەڵام ڕاستی کرد چونکە خۆی ئەیزانی چیەکە ئەو شەوە بەیان نامەشتی زۆر بڵاو کردبەوە لە گەڕێکی خەبات هەر بەجلەکانی کولیەوە شەو درەنگ بۆی دابەزین کوشتیان شەیدیان کرد بەداخەوە شەیدیان کرد ئەرە وەڵڵا بەداخەوە زۆر زۆر ئەوە قەت لە بیرمان ناچێتەوە ڕۆحی شاد بێ ئەم وێنێش وێنێشی تو هێ لە داخلی بەڵام ئەوەی یارە سەلاجەکەتان هیچ وەڵای تر لە پێنجشەمە و جومعانە کە هاتینەوە بۆ سلەیمانی پڕە بوو بەڵام دوایی وردە وردە تیانە ئەما سەلاجەکە ئیترەوە میش پیشانی کچەکانی ئێمەڵێم ئەو هیچمان نەماوە با بڕێن شت بکڕین یادگاریکی خۆشە بەڵێ بەس خزمەتێکی باشەکراین لە داخلیەکانمان زۆر زۆر باش بوو بەڕاستی وێنەکانی زانکۆت زۆرن دەستەکان خۆش بە دوایی زانکۆ دیارە یەیتەوە بۆ ئێرە و قۆناغێکی تری ژیانە دەست پێەکەی بەس بەیەکەوە وچانێک وەرەگرین و دواتر باسی
خۆناغی مامۆستایەتی و ئەزمموی تۆ لە بواری پەروەردەکەین. خۆشەویستان لە دوای وچانێکی کورت لەگەڵ مامۆستا تریفە بەردەوامە بین. خۆشەویستان دووبارە ڕستافتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیەوە لەگەڵ مامۆستا تریفە محەممەد عەبدوڵڵا لەگەڵتان بەردەوامین. مامۆستا گەشتینەوە قۆناغی کە لە زانکۆی بەغدا دیارە 4 ساڵ لەوێ باسی ئەومان کرد لە دوایەوەی کە زانکۆ تەواو کرد گەڕێتەوە بۆ سلێمانی. بەڵام ئەوەی من بزانم تا دوای ڕاپەڕین دانامەزرێ. بۆچی ئەو 3-4 ساڵە دانەمەزرێت؟ من لە چواری با بڵین لە مەرحەلە چواری زانکۆ بووم کە زەواجم کردبوو لەگەڵ هاوسەرەکەم. ئیتر لە کە هاتمەوە بۆ ئیمتیحانی کۆتایی هاتمەوە بۆ سەعی براکەم و هاوسەرەکەم گیران کە گیران ساڵێک دیار نەبوون، هەر بە هیچ شێوەیەک بێسەر و شوێن بوون. دوای ساڵێک لە ئەبوغرێب سەریان هەڵا حکم درابوون، حکمێکی گەورە درا بەسەریانە، حکمی موئەبەد. ئیتر ئەوە بوو ئەوان لە سجنمانەوە. بەڕاستی هەرچەند خۆم بە هەر حاڵ بە هاوکاری و دڵسۆزی هاوڕێکانم کۆتا ئیمتیحانم کرد، گەڕامەوە بۆ بەغا، وتیان تۆ تازە لە مەرحەلە چواری بۆچی شەهادەکە و بفەوتێ و لە ڕاستیە کارە ساتەکە زۆر ناخۆش بوو. ئیتر کە گەڕامەوە ئیمتیحانەکانم کرد. دوای ئەوە کە دەرچووم ئەو کاتە یەکسەر ناو دەرەچوو بۆ تەعین، یعنی لە وەزارەتی تەختیت ناوم هەڵواسرا بوو کە من دامەزراوە. بەڵام هەموو کەسێک دایرەی ئەمن ئەینارد بۆ شارەکەی خۆی. لەوێ بزانن ئایا ئەمە بە تایبەتی کوردستان باری سیاسیان چییە وەکو خێزان. ئیتر کە جوابی من هات بۆ ئەمنی سلەیمانی تەعینەکەم ڕاوەستا. 2 ساڵ تەعین نەبوو، بەڵێ هەتاوەکو ڕاپەڕینەکەی کوردستان. ئیتر دوای ئەوە ئەمری تەعینم دەرچوو، یعنی لە حکوومەتی هەرێمی کوردستان تەعین بوو. ئەو 2 ساڵە طبعاً ئەوان 3 ساڵ و نیو تقریباً زیاتر لە سەجنا بوون. من لە ماڵی باوکم بووم. دوای ئەوە ئیتر دامەزرام کە دامەزرام یەکەم دامەزران لە کۆمەڵگەی نەسر پیانەوت، مجەمەعی نەسر، قوتابخانەیەکە بوو ناوێکی دەردی خۆمانەڵین بەدیان لێ نابوو، ئەنفالی بەدناو. بەڵامی تر سواز بخوا لەگەڵ ڕاپەڕینەکەیان ناوەکەی گۆڕا بۆ ناوی قانعی شاعر. لە ئامادەی قانع دامەزرام لەوێ 4 ساڵ لەوێ مامۆستا بووم، لەوێش هەر لە ئیدارەیە بووم. دواتر نەقڵبوومەوە بۆ سلەیمانی. قۆناغێکی خۆشە بۆ تۆ ڕاپەڕینەکە، هەم بەربوونی براکەت و هاوسەرەکەت، هەم دامەزراندنت، هەم گۆڕینی ناوی مەکتەبێک لە ئەنفالەوە بۆ بە ناوی شاعری چەوساوەکانی کورد قانع. بەڕاستیانی هەم کرانەوەیەکی گەورە بوو بۆ هەموو میلەتی کورد و بە تایبەتی بۆ جەناویش دیارە لەو ساڵانە. ئەم وێنەی ئەو کاتێک کە لە قوتابخانەی قانع بوویت لە کۆمەڵگەی نەسر. بەڵێ ئەمە لەگەڵ مامۆستاکان و هەروەها ئەمە مامۆستا پشتیوانی ئینگلیزیە، ئەمە سدڕێزانە، ئەمە سڕڕووناکە، ئەمەش مامۆستا بەختیاری ئینگلیزیە. ڕەنگە بیان ناسی چکە هەردووکیان ئینگلیزی لە مامۆستا کۆنەکانن. ڕێز و خۆشویستیمان هەیە. ئەمە شەر وێنەیەکی و ساڵانەیە دیارە شێوازی قوتابخانەی ئەو کاتانەی سەرەتای ڕاپەڕینەکەمان زۆر یعنی فەقیر و با بڵێن هیچمان نەبوو. ئەوە تا چەند دۆڵابێکی تەنها مێزەکانیشمان مێزە ئاسنەکانە، مەکتەبەکە هیچی تیان نەبوو. بڕوا بکە خوێندکارمان هەبوو لەسەر بلۆک دانیشت، چکە زۆر ئەو کاتە بیدایەتی ساڵی 90ەکان بۆ شێوە و بەتایبەتی ئەو کۆمەڵگەیانە کە بە زۆرم لێ دروست کرابوون و تازە بوون، ینی بە زۆر خەڵکیان تێکرا بوو. مامۆستا دوای ئەو ساڵانە کە لەوێ خزمەتی دەروی شار تەواوەکەی گەڕێتەوە بۆ سلێمانی، ڕاستەوخۆ چیتە توی مەلیک کە ئەو کاتە ناوەندی بوو.
ناوەندی بوو بڵێ هێشتا نەبوو بۆ دوای ناوەندی جەناب وەکو مامۆستا لەوێ بەڵێ لەوەکو مامۆستا دەست بەکار بووم پاش ماوەیەک ئیتر یاری دەدەرەکان و جەنابیست ئاواز کە بەڕێوەبەر بوو بانگیان کردم وتیان ئێمە تۆکەین بە یاری دەدەر وتم آخر ناتوانم و من تازە نەقڵ بوومەتەوە وتیان هەر ئەبێ بیتە ئیدارەوە لەگەڵمانە ئیتر بە خۆشحاڵیەوە لەگەڵیانە بووم لە ئیدارە ئەو کاتێک کە دەرستەوتەوە چیتەوتەوە مەمسە ئابووری بەڵێ مامۆستای کۆمەڵاتی ئەمە وێنەیەکی ئەو کاتەیەکە پێم وابێ لەگە ست ئاواز بڵێ بۆ جەنابیست ئاوازە بەڕێوەبەرەویش زۆر کەسێکی دڵسۆزی و پەروەردەیە بەڕاستی ینی توانم بڵێم بە مامۆستای خۆمی دانێ ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە ئەزمونێکی گەورەی هەیە مامۆستا ئەم وێنەیەش پێم خۆشە پیشانی بەم دیار کۆمەڵێک لە مامۆستایانی تویمەلیکن تۆ خۆشەویست مامۆستا سد نازدار بێکەوە دانیشتون دیارە و کاتە مامۆستان بەڵام دواتر هەردووکتان بوون بە بەڕێوەبەری پەروەردە بەڵێ هەردووکمان لێرە یاری دەدەرین ئێستا لەم وێنەیە ئیتر دواتر هەردووکمان بووین بە بەڕێوەبەری پەروەردە ئەمە ژوێنی کۆمەڵێکی تر لە مامۆستایانی تویمەلیکە بەڵێ ئەمە سەیرانە چوین بۆ سەیران بۆ بەری قەراخ تۆ ست نازدار و ست ئاواز دیارە زۆر لێکەوە نزیکم زۆر ڕسمتان هەیە بێکەوە هەرچێکتان ئیدارەیەک بووین یعنی وەکو کارگێڕی زۆر تەبا بووین زۆر پشتیوانی یەکتر بووین زۆر ڕێز و خۆشەویستی هەبوو لە بینمانە بەڕاستی لە یەکتریەوە زۆر شت فێر بووین هەردووکیان بە مامۆستای خۆمەزانم تەمەند درێژم انشەڵا ئەم وێنەیەش هەر وێنەی شێوەیە و مامۆستا هەتاویشتان لەگەڵایە بەڵێ مامۆستا هەتاو ڕێزم هەیە بۆی لێرە سەردانی کردین ئەو کاتە یاریدەدەری بەڕێوەبەری گشتی بوو لە ڕۆژێکی بەفری و سارد و سەرمایە هات کاتی ئیمتیحانی نیوەی ساڵ بوو ئێمە سەرقاڵی ئەوە بووین ئیتر هات سەردانی کردین و لە کۆتاییە ئەو وێنەیەشمان گرت وێنەیەکی جوانە خۆشەویستیمان بۆ ست هەتاو هەیە مامۆستا و خۆی و قوتابخانەی ناوەندی بوو دەسەردەمی تۆیە کردان بە دو ناوەندی چۆن بڕیارتان مەسەلەن بڕیارمە سیرم کرد مامۆستاکان توانایەکی زۆریان هەیە کە پۆلینۆ دەرەجە هات 5 لە ئەوائلی هەرێم لە مەکتەبەکەی ئێمەیە بوو خوێنکارەکان زۆر توانایان هەبوو مامۆستاکان زۆر دڵسۆز بوون زۆر بەتوانا بوون پێشنیارم بۆ کردن وتم من حەزەکەم ئێوەکو کادرێکی پەروەردە پێشکەون و مەکتەبەکە بکەین بە دواناوەندی هەموو ڕازی بوون ئیتر ئێمەش موافقەتی پەروەردە و وەزارەتمان وەرگرت ئەوە بوو بە دواناوەندی تویمەلی گواتە لە حوتەوە هەمان بوو بۆ 12 بەوێژەیەکی سەرکەوتووە تا ئێستاش ئێستا کە مامۆستا هێرۆ لەوێ قوتابخانێکی سەرکەوتووە و یەکێک لە قوتابخانە نمونەیەکان زۆر بەڵێ ئەم وێنێش تقریباً ستافی مامۆستایانی ئەمە ستافە جوانەکەی تویمەلیکە کە هەمیشە شانازیان پێوە ئەەکەم و تاکو ئەم دەقەیەش پەیوەندی تەواوم هەیە لەگەڵ هەر هەمویانە هەمویان خوشکی ئازیز من دەستەیەکی کارگێڕی زۆر تەبا بووین هەروەها مامۆستاکان وەکو خێزانێک وابووین بڕوا بکە ئەیانوت هەندێک جار کە ئەگەر خەمێکمان لە دڵا بێ حەزەکەین بینەوە بۆ مەکتەب بۆ ئەوەی ئەو خەمە لە دڵمانە بڕەوێتەوە ئەمەنە مەکتەبەکەمان جوان و یعنی با بڵێم پڕخۆشەویستی و سۆز بوو لەگەڵ یەکتریە ئەم وێنەیە شەر وێنێکی ئەو کاتێک کە بوویت بە بەڕێوەبەر مامۆستا چەند ساڵ بەڕێوەبەر بووی لە تویمەلیک ئەتوانم بڵێم وەک ئیدارە 3 ساڵ یاری دەدەر بووم دواتر لەو 23 ساڵە تقریباً 20 ساڵێکی بەڕێوەبەر بووم بەڵێ ساڵانێکی زۆرەکە 20 ساڵی قوتابخانە بەڕاستی بۆیە لەگەڵ خوێن و دڵما تێکەڵ بووە تویمەلیک ئەم وێنەیە وێنەیەکی جەنابتە لە وڵاتی بەریتانیا دیارە و کاتێکە لە تویمەلیک بەڵێ ئەمە بەڕێوەبەر بووم پرۆژەیەک هات لە وەزارەتەوە مەکتەبی ئێمەیان دەستنیشان کرد پرۆژەکە لەگەڵ ئەنجومەنی ڕایشکاری بەریتانیا تەبعاً و بریتیش کانسڵیش بوو لەگەڵمانە ئەمە یەکێک لەو مەکتەبانەیە کە 10 ڕۆژ لەوێ ماینەوە لە شاری لەندەن سەردانمان کرد بەرنامەیەکیان هەبوو بە وەرزشکردنی گشت بابەتەکان یعنی ئەوە وەرزشیان لە گرنگ بوو ئەیانوت ئەتوانن بیرکاری کیمیا جوغرافیا هەموو دەرسێک تەنانەت هەندێک تاقیکردنەوەی بیرکاریش ئەتوانن بە وەرزش بکەن بەڵێ ئەمە ژوێنێکی تۆیە دیارە هەرو کاتێک کە بەڕێوەبەر بووی کاتی هەڵبژاردنەکانە بەڵێ
انتخابات واتە هەڵبژاردنەکانی عێراق کە من لەوێ وەکو بەڕێوەبەر منەسق بوو. ئەم وێنەیەش وێنەیەکی توێیە لەگەڵ جنابی مام جەلال. ئەمە مێژوەکەی بۆ کێ ئەگەڕێت و چ مناسبێکە؟ ئەمە هەمیشە مای شانازیمە. من لە ماڵەوەش لە ماڵی خۆمان هەڵم واستیوە چونکە شانازی پێوە کەم بەڕاستی، چونکە جەنابی مام ئەوەندە گرنگی بە پەروەردە ئەیە، گرنگی بە مامۆستایان ئەیە، گرنگی بە بەڕێوەبەرەکان ئەیە، هەر زوو زوبانیە کردین بۆ ئاگای لە هەمومان بوو. ئەو بەرنامەی پەروەردەیی کە لە مێشکیا بوو بە ئێمەی ڕائەگەیان و ئێمەش بەدڵنیاییەوە لەسەر ڕێبازی جەنابی مام جەلال ئەڕۆین بەڕێوە و هەر لەسەر ڕێبازەکەی ئەویش ڕۆشتوین بەڕێوە. ڕۆحی شادوێ بەڕاستی جنابی مام جەلالی شێک بوو کەسانی کە ینی ئاگای لە هەموو چین و توێژەکانە. من وەکو خۆم کە بەرنامەم کردووە لەگەڵ هەر کەسێک نووسەر ینی ئەدیب، شاعیر، مامۆستا، پارێزەر، ینی وێنەی هەیە لەگەڵ مام جەلال و ئەڵێ کۆی کردینێتەوە قسەی بۆ کردین. هەموو مانگێک کات و تۆ لەگەڵ خەڵکێک دانیشتووە زۆر سێر توانیوەتی ئاگای لە هەمووی بێت. بەڵێ ڕۆحی شاد بێ. ڕۆحی شاد بێت. من کە ڕسمەکەی بینم ناتوانم چاوم پڕ نەبێ لە بەڕاستی لە هەموو لایەک شانازی هەمومانە، هەموو کوردانە. ئەم وێنەیە شەر وێنەیەکی ئەو ساڵانەی مامۆستا. ئەمە وێنەی یەکەم وەجبەی ئامادەیم چەند تەلەبەیەک لەسەر ئاستی هەریم یەکەم بوون. یەکەم با بڵێن دەرچوانی ئامادەی یەکەن. ئاهەنگێکی دەرچوونم بۆ گەڕان چونکە یەکەم ساڵی پۆلی 12یان بوو. ئیتر بە خۆشحاڵیەوە ئەو کچە ئازیزانەمان بەجلی کوردیەوە پێشوازیمان کرد و ئاهەنگێکی جوانم بۆ گەڕان، زۆر دڵیان خۆش بوو تاکو ئێسەوەکو یادگاری ماوەتەوە لەلام. دەست خۆش بێ. دیارە مامۆستا تۆ لە دوای 20 ساڵ خزمەتکردن لە دواناوەندی تویمەلیک بە بەڕێوەبەری پەروەردە و ئەچی بۆ شار باژێر. چۆن ئەوەت هەڵبژارد؟ خۆت هەڵبژارد یا چۆن بووی بە بەڕێوەبەری پەروەردی شار باژێر لە سەرەتاوە؟ بەڵێ وەڵاهی من لە پەروەردەوە پێیان ڕاگەیانم کە وتیان ناوەکەتمان ناردووە بۆ وەزارەت بۆ ئەوەی داونین لێکێ لە پەروەردەکان. ئیتر منیش یعنی هەر پەروەردەیەک بووایە بە شانازیەوە وەرمەگرت چونکە هەمووی وەکو یەکە و بۆ من هەمووی یەک پەروەردەیە. دواتر کە بانگیان کردین وتیان تۆمان داناوە بۆ شار باژێر. منیش لەبەرەوەی شار باژێر مێژوێکی زۆر جوانی هەیە و لەسەر ڕێگای چوارتا و با بڵێن چوارتا و دەور و پشتی و خۆتەزانی ئەو ناوچەیە چەند مێژوێکی جوان و پرشنگداری هەیە. زۆر زۆر بوو بە مای شانازیم، هی خۆم و مناڵەکانم کە زانیان لەوێ دانراوم. ئەوەی توانی بێتم بەو پەڕی دڵسۆزی و خۆشەویستیەوە ئەوەندەی لە تواناما بوو بێ، هی مادی هی معنەوی خزمەتی پەروەردەی شار باژێڕم کردووە بۆ مای شانازیە. بۆ من سەخت نەبوو مامۆستا لە سەرتاوە ینی یەکسەر لە بەڕێوەبەری ئامادەیی و یەکسەر بۆ بەڕێوەبەری پەروەردە ینی ئەو سەرەتایی و ئەزموونەی سەرەتا چۆن بوو؟ وەک پەروەردە زۆر زۆر شارەزا بوو بووم چونکە من جگە لە مامۆستایەتی یاریدەدەریم بینی بوو، بەڕێوەبەریم بینی بوو، زۆر تەعاملم لەگەڵ بەڵێن پەروەردەیە ئەکرد لە کتاب و حسابات و هەمووی تا ڕادەیەک شارەزا بوو بووم. بەس کە چوشمە ئەوێ یعنی هیچ نامۆ نەبووم بە هیچ شتێ. باوەڕت بێ هەر مدیرێ هاتە ژوورەوە یا مامۆستایەک هاتە ژوورەوە هەر قسەیەک و هەر داوایەکی بکردایە ئەمزانی لە چ سەرچاوەیەکەوە ئەو بەڕێزە ئەو داواکاری هەیە. ئەوەندەی توانی بێتم بە دەمیانەوە چووم و لە خزمەتیان نابووم. دیارە مامۆستا تۆ لە دوایەوەی کە 3 ساڵ لە شار باژێر بین بۆی وەزمونەی کە هەتەوە و بەهۆی لێهاتووی خۆت ئەبی بە بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژهەڵات هاتیتەوە ناو شار. تەجروبەی خۆت و هاتنەوەت بۆ پەروەردەی ڕۆژهەڵات؟ وەڵی سەردانێکیان کردم وتیان ئەو هێنینەوە بۆ سلەیمانی بۆ ناو شار، هەرچەنە هاوکارانم لەوێ و هاوپیشەکانم زۆر پیان ناخۆش بوو وتیان چۆن ئەڕۆیت و تۆ هەمووی 2-3 ساڵە هاتووی. ئیتر وتیان پێویستمان پێیەتی لە سلەیمانی. منیش بە پێویستم زانی بەڕاستی ئەبوو ئەو ئەمرە جێبەجێکەم. بە خۆشحاڵیەوە هاتمە پەروەردەی ڕۆژهەڵات و ماوەی ئەتوانم بڵێم 3 ساڵێکیش لەوێ وابزانم تەواومان نەکرد 3 ساڵەکە پێم وابێ فترەی مامۆستا خانەنشینی ئیجباری. فترەی کۆرۆنا بوو کە هاتنەوێ.
کۆرۆنا کەسەوە وێنەکانت هەیە لەگەڵ جنابی وەزیر و ئەوانە هێشتا دەمامەکەتان پێ ئەو کاتەیە کێوە هاتوونەتە ئەوێ وێنەکان زۆرن بەڵام دیارە بەداخەوە وێنەی ئەم ساڵانی دوایی زۆربیان وێنەی ناو مۆبایلن پێم خۆش هەندێک لە وێنانە پیشان بین وێنەکانی شارباژێرمان پیشان نا پێم خۆش هەندێک وێنەی ئەو کاتە پیشان بین کە جناب لە پەروەردەی ڕۆژهەڵاتی ئەمە سەردانی وەزیرە سەردانی جنابی وەزیرە دکتۆر ئالان هات بۆ لامان بۆ پەروەردە بۆ ئەوەی لە کێشە و گرفتەکانمان بکۆڵێتەوە ئەوەندەی لە توانایە بێ هاوکاریمان بکە و هاوکاریشی دیارە مامۆستا ئەو ساڵانەی کە تۆ پەروەردەی پەردووی لە شارباژێر و لەوێش وەزیرەکان زۆر سەردانیان کردوونی لە وێنەکانە دیارە وەڵا جنابی دکتۆر ئالان بۆ شارباژێریش هات بۆ لامان و بۆ پەروەردەی ڕۆژهەڵاتیش هەر هات بۆ لامان سەردانی کردوین هەروەها پێش جەنابیان دکتۆر پشتیوانی شەر هاتووە و تەنانەت جارێک دکتۆر پشتیوان بۆ توی مەلیکیش هات بۆ لامان مەکتەبەکەی ئەمەنە لا جوان بووتی هەندێشتم بەنێ بۆ وەزارەت تومەڵاوە هەمووی بە پارەی حانوت و این کڕاوە ئەو شتانە بەڕاستی تەجروبەیەکی زۆر تێما مەسا لە بواری پەروەردە هەستەکەی چیت کردووە و ساڵانە لە بواری پەروەردە ینی جێگەی شانازیتەوەکو خزمەت بە بواری پەروەردە و ساڵانەی لە شارباژێر بووی تقریبا 3 ساڵێکیش لە پەروەردەی ڕۆژهەڵات بووین کە ینی ساڵانی قەیران و کۆمەڵێک شت بۆ ساڵانە بەڕاستی بەڕێوەبەرێتیکردنی پەروەردە و بایکۆت و کۆمەڵێک مەسایل هاتە پێشەوە قورس بوو بەڕاستی بۆ ئێوە زۆر هەموو پەروەردە ئەوەندە بەرفراوانە مەجالەکەی ئەوەندە بەرفراوانە یعنی من هەستەکەم هیچم نەکردووە هەروە هاتوومە یعنی لە پەروەردە هاتوومەتە دەرەوە هیچم نەکردووە هەرچەنە یەک ڕۆژ بۆ یەک ڕۆژ خافڵ نەبووم لە پەروەردە مۆڵەتم وەرنەگرتووە بڵێم ئاگام لە پەروەردە نەماوە ئاگام لە مەکتەبێک نەماوە بەڵام هێشتا هەستەکەم یعنی ئێمە زۆرمان ماوە بۆ ئەوەی پەروەردە بەرینە پێشەوە یەک ئەسەف لە دڵمایە کە نەمتوانی بە دڵی خۆم خزمەتی مامۆستایان بکەم یعنی چکە مامۆستایان سەربەرز شایانی ئەوەن کە خزمەتی ئێجگار زۆر بکرێ بەداخەوە ئەو بایکۆت و کێشانی کە گرفت و ئاستەنگانە کە بەرەو ڕوومان ئەبەوە نەمەتوانی بۆیان چارە سەرکەم مامۆستا بەداخەوە لە لەو کاتی کە تۆ لە لوتکەی توانای خۆت و ئەزمموی خۆتی واتێ خزمەتی زیاتر بکەی بەڵام خانە نشین نەکری بڕیاری خانە نشین بوونتان ینی چاستێکی لا دروست کردی بە لەو کاتەیە لەو دقەیە لەبەرەوەی بەیانی خۆم گۆڕی بوو بچم بۆ دەوام وتیان وڵات زۆر لە ناکەوە کاکە چۆن هێشتا 3 ساڵم ماوە وتیان وڵی تر ئەمرە و هاتووە بێ جێبەجێکری تۆزێ یعنی 2-3 ڕۆژ زۆرم پێ ناخۆش بوو بەس هەستم کرد شتەکە ئامە و گشتیە و ئیتر ئەمە ئەمری واقعە و تەمەنەوە هاتووە بەڵام ئێمە بەداخەوە لە وڵاتان یعنی تەمەن درێژەکرێتەوە خۆی ئێستا بۆ خۆی دنیا تەمەن بەرەو درێژی چووە کە تەمەن بەرەو درێژی چوو بێ مانایەوە تۆ قدرێت و توانایەکی زیاترە هەیە بۆ ئەوی کە خزمەت بکەیت ئێمە کە گەیشتینە ئەوەی کە شارەزابین لە زۆر بوارە بەتوانابین لە ئیش و کارەکانمانە هانوتیان ئێوەی ترە بێ خانە نشین بن ئیترەوە بەداخەوە ینی بەداخەوە هێشتا زۆرتان پێما بوو بەڕاستی ئەو 3 ساڵە کە بەیەکەوە خانە نشین کران ینی زۆر زوو بوو بەڕاستی ینی زۆر مامۆستای زۆر کەسی بە ئەزمون و بەتوانە ئێستا خانە نشین بوون یەکێک لەوانە جەنابەت کە توانی ینی خزمەتی زیاتر بە بواری پەروەردە بکەی لە کۆتایی ساڵی 2024 و سەرەتای ساڵی 2025 پێما بێ خانە نشینە بەڵێ بە سیویەکی 12 2024 ئێمە بەو بەروارە ئینفیکاکمان نووسرا ڕاست سەرکەوتومی مامۆستاجان لە فایلەکانیشمان نووسراوە خانە نشینی ئیجباری تەقاعد ئیجباری تەبەجێژ الله خزمەتێکی گەورەت بە بواری پەروەردە کردووە وەکو مامۆستاوەکو بەڕێوەبەری پەروەردە وەکو بەڕێوەبەری قوتابخانە بەڕاستی ساڵانێکی زۆر جێگە دەست دیارە و جێگەی شانازیت هەموو کاتێک هەندێک پرسیاری تایبەتی پێم خۆشە لەسەر ژیانی تایبەتی لێ بکەم تۆ ئەوەی من بزانم یاکە لە قسەکانە باسمان کرد پێش ئەوەی پچی بۆ زانکۆ لە بەغدا ژیانی هاوسەریت پێکهێناوە ینی بووە پەلت بوو وڵی پەلەم نەبووی تر ئەوان پەلیان بوو منیان برد ژینا من پەلەم نەبوو ئیتر ئەو کاتەش دنیا ئاوای ئەخواز ینی داونە داواکاری زۆر نەبوو لەسەر زەواج ینی ئەگەر باوکو دایک ڕازی بوونایە
ئیتر تۆش ڕازیە بوویت و ئەو لەگەڵ مەساریفە زۆرەشمان چۆن یەکترتان ناسی؟ خزمی دایکمە باشە. ئیتر هاتوچۆی ماڵیان کردین. هیچ چیرۆکێکی تر هەبوو لە پشتۆ یعنی چیرۆکی خۆشەویستی یعنی چیرۆکی خۆشەویستی هەیە هەر بە خۆشەویستی بکرێ سەرکەوتوتر دڵنیایی ئەوەی من بزانم جنابت لەگەڵ کاک خدر زۆر با بڵێن تەحملی یەکترتان کردووە بەپێ ئەوەی تۆ 4 ساڵ لە بەغا خوێنوتە دوای ئەوش ئەو ئەجیرێ و لە ئەبوو غرێب چەند ساڵ ینی هەموو تەحملی تۆی کردووە هەم تۆش تەحملی ئەوت کردو بەڕاستی ئەگەر خۆشەویستی نەبووە من تەحملی ئەوم زیاتر کرد تۆش 4 ساڵ لە بەغا تەلەبە بووی لەو سەرەتایەوە دیارە خۆشەویستی نەبێ بەڵێ خۆشەویستی نەبێ ئەو تەحملە ناکرێت ئەم وێنەیە وێنەیەکی ئەمە وێنەی هاوسەرگیریەکەمان سەرەتامە ئەو دیارە هیچ پێ نەکردووە سادە و ساکار و هاوسەرگیریمان کردووە زۆر جوانە خۆشەویستیشمان بۆ ئەو هەیە من پێ خۆشە دیارە و لە بواری سیاست کاری کردووە و دواتر وەکو باست کرد گیراوە لەگەڵ براکەت و خەبەریان نەبوو دواتر لە ئەبوو غرێب سەریان هەڵداوە ئەمە یەکێکە لەو نامانەی کە ئەو بۆ تۆی ناردووە لە بەرواری 92 بەڕاستی منەم نامەیەم خوێنەوە نامەیەکی پڕ لە سۆز و پڕ لەوەیە ینی ئینسان کە خوێنێتەوە تووشی شۆکەوێ کە کەسێک خێزانەکەی و دوو مناڵی بەجێهێشتووە و دەمێکە نەیبینیون و زۆر بیریانەکە و ئەوش لە ئەبوو غرێبە بەڕاستی ینی ئەم جۆرە نامانە ئەم دۆکمنتەکە هەڵگرتە زۆر گرنگە پێم خۆشە خۆت باسی ئەو ئیحساسم بۆ بکەی و ئەو ساڵانە و ئەمە کە چوین بۆ لای ئەمەنە ئەوان یعنی عەزیەت درابوون ئەتوانم بڵێم ئەمنە لە ڕووی جەستەییەوە لاواز بووبوون یەکی ئاوا 30 کیلۆیان مابوو ئەمەنە زەعیف و لاواز بوون ئیتر منیش طبعاً لە دەرەوە لەژێر فشارێکی زۆری دایرەی ئەمن و مراقبەیانە کردین و بانگیانە کردین و هەموو دەقە و سەعاتێ باوکمیان بانگە کرد بەهۆی براکەمەوە منیان بانگە کرد تەحقیقیان لێ کردین تەعین نەئەبووم ئیتر خۆتە زانی ئەو کاتە زروفمان ئێجگار ناخۆش بوو کە ئەچوین بۆ لای هیچم ناوت بەس ئەوەنە دڵنەوایی مەکردن و ئەموت ئێمە ئەوان وەزعی ئێمەیانە پرسی چیان لێکردن کە هاتن بۆتان چیان لە ماڵەکە کرد چۆن کلیلی ماڵەکەیان برد لەلایەن بوو ئیتر من هیچم پێ ناوتن بەڕاستی چونکە ئەموت بە خەفەت نەخۆن خۆیان کەم هینیانی ئەم نامەیە بۆیە نووسی وتی بەنامە بۆم بنووسە چونکە تۆ هیچم پێ ناڵی بەڵام من لە چاو تاشتە خوێنمەوە ئەو تا جەنابەت خوێنتەوە نووسیوێتی لە چاو تاشتی زۆر ناخۆشە خوێنمەوە بەس هەست دەکەم تۆ هیچم پێ ناڵی ئیتر منیش نەمەوێرا نامە بنووسە خەمی من نەبێشتم لێ مەشارۆچی هەیە پێم بڵێ بەڕاستی زۆر هینە ئەوە بەس پێم هەمولێکی بەڕاستی زۆر بیری مناڵەکانەکەم بەڵێ 3 ساڵ و نیو لە سجن نابوون لەو ئەبوو غرێبە بڕوات هەبێ 1 هەفتەش نەبووە مواجهەیان نەکەین هەموو 2 هەفتە جاری ئێمە چوین بۆ مواجهە بۆ لایەن ئیتر ئەوە بوو دوای سوپاس بۆ خوا لە ئینتیفاازەکە ڕاپەڕینەکە دەست خۆش بە ڕێز و خۆشویستیمان بۆ ئەوی شەیە ئەمە ژوێنێکی و کاتانەیە دیارە بەڵێ ئەوە یەکەم ئەو شەوەیە کە بەربوو لە سجن لە کەرکووک چەند مناڵتان هەیە لەگەڵ ئێستا 2 مناڵمان هەیە کوڕ و کچێکن هەردووکیان هاوسەرگیریان کردووە سوپاس بۆ خوا کاکە دانا و لانەخان وتن نەوەشم هەیە لانەخان دوو کچی جوانی ئازیزمان هەیە بە ناوی هێلان و لیان کاکە داناش زەواجەکەی لەگەڵ سۆڤاخانی بووکمە ئەویش مامۆستایە لە بواری پەروەردەیە مامۆستای فیزیایە بەڵام هێشتا مناڵیان تازن تەمەندرێژ من ئینشەڵا خوای گەورە تۆ کاک خدریان بۆ بێڵێ و تەمەندرێژ من ئینشەڵا خێزانێکی بەختەوە کاک خدر دیارە ئێستا شەر وەکو جارانەر لە بواری سیاست کارەکە و هەر سەرقاڵە و فترێکی زۆر لە بەغا بوون پێم خۆشە وێنێ پیشان بین ینی زۆر وێنی زۆر لەگەڵ جنابی مام جەلال و ساڵانەکە لە بەغدا بووە ینی بەڕاستی کاری گەورەیان کردووە پشتیوانی جنابی مام بووە و هەمیشە لە خزمەتیا بووە چونکە زۆری خۆشەویست زۆر متمانەی پێبوو زۆر بڕوا بکە یعنی نازام تا چ ڕادەیەک بڵێم کە چەند خۆشەویستی گەورە بوو ئەو بووە مامیش بوو ئەو
بەڵێ ئەمەش لەگەڵ دکتۆر لەتیف و لەگەڵ ئەو ساڵانە کە لەوێ وەزیر بوون و لەگەڵ ستافی ئەو ساڵانی سەرۆکایەتی کۆمار و دیارە خزمەتی گەورەی کردووە لەو بوارە ساڵانێکی زۆر لە کەرکووک خزمەتی کردووە بڵێ مەڵبەندی کەرکووک ماستەریشی هەیە خۆی لە زمانی عەرەبی طبعاً عەرەبیەکەشی زۆر باش بوو لەبەرەوە کتێبەکانی بینی ینی زۆر ماشەڵڵا کتێبی زۆرە چەند هەزار کتێبی هەیە و هەمووشی کتێبی دانسقە و کتێبی نادر و ئەو کتێبانی کە دەست ناکەون یان زۆر بە زەحمەت دەسەکەون یانی لە وڵاتانی تر یان لە بەغا یان کتێبی زۆر کۆنی تایە بەڕاستی ئەرشیفێکی زۆر چاشی زۆری کتێبەکان خۆشەوێ هەمیشە دڵنیایی بەتاشی کتێب خۆشەویستە دەستەکانی خۆشمە ئەمڕۆ زۆرمانومان کردی بە پێچەوانەوە چاوەڕوون زۆر خۆشحاڵ بووین بەڕاستی بۆ هیوای توانی بێتمان خزمەتێکی بچووک بۆ ئەزمموی جەنابەت بکەین و تۆمان بردبێتەوە بۆ یادەوەری و وێنە کۆنەکانی بنەماڵەکەتان و ئەزمموی هەستێژی خۆشەکانتان ئەمڕۆ جارێکی کە بژانەوە لە دڵ و مێشکمە سوپاسانەکەم ئەرکتان کێشاوە سوپاس بۆ ئەم زۆر سوپاس ئینشەڵڵا بتوانین هەمیشە خزمەتی وڵاتەکەمان زۆر سوپاسەکەم مامۆستاجان. خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان.